بارودۆخە دەکا و ئەو دەرفەتەشی کە لە پەرلەمانی کوردستان دراوە بۆ ئەوەی لایەنەکان بگەنە سازان ئێمە وای ئەبینین پێویستەکە لایەنەکان پەلەی تێدا بکەن بۆ ئەوەی بتوانین ڕێوشێنێکی یاسایی گونجاو بۆ گەیشتن بە یەک نەکترازان بدۆزینەوە لە نێوان هەموو لایەنەکاندا. بەڵام ئێمە لەم ساتە وەختەدا بۆ هەموو لایەنەکان پێویستمان بە مەسئولیەت و زمانی هێمنی و گفتوگۆ و زمانی پاراستنی یەکڕیزی و سازانە و بنەمای سازان یەکلاکەرەوەی هەموو پرسەکان بێنەک ئەم پرسەی کە دێتە پێشەوە لەبەر ئەوەی دەبینین ئەو بابەتانەی یان ئەو پرسانەی کە ڕەهەندی نیشتیمانی یان ڕەهەندی سیاسی قوڵی هەبووە ئەگەر لەسەر بنەمای پێکهاتنی هەموو لایەنەکان ئەنجام نەدرابێ ئاکامێکی ئیجابی لە ڕووی دیموکراسی و دامەزراوەیکردنی دامەزراوەکانی هەرێمی کوردستانەوە نەبووە. باشە کاک سالار پێدوانیە ئەو پەیامی بارزانی ئێوەکو فراکسیۆنی یەکێتی هیچ دەرفەتێکی لەبەردەم پەرلەمانتاران و پەرلەماندان هێشتۆتەوە؟ لە ڕاستیدا لایەنەکان تا ئێستا لە بەردەستیانە دەرفەت ماوە و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەمڕۆ کە راپۆرتی لیژنەی یاسایی بۆ بەرز کراوەتەوە کە نەیخستۆتە بەرنامەی کارەوە کە گفتوگۆی لەسەر بکرێ بۆ ئەوە بووە کە دەرفەتێکی زیاتر بدرێ بە لایەنەکان بۆ ئەوەی بگەنە ئەنجامێکی هاوبەش چونکە بێگومان ئەو یاسایە ڕەهەندێکی سیاسی قوڵی هەیە و پەیوەستە بە پێگەی هێزە سیاسیەکانەوە لە ڕاستیدا پێویستەکە مەوقعی لایەنە سیاسیەکان و تێڕوانینی لایەنە سیاسیەکانیش سەبارەت بەو پرۆژە یاسایە بە هەند وەربگیرێەوە پەرلەمانی کوردستان تا ئێستاکە تەحملێکی زۆری کردووەوە ڕەم وایە پەرلەمانی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان بە مەسئولیەتەوە تەعاملی کردووە تا ئەم ساتە وەختە ڕاستە 23 حوزەیران بەبێ پارتی دیموکراتی کوردستان و هەندێک لایانی تر پرۆژەکان خوێندنەوەی یەکەمی بۆ کرا بەڵام ئەوە ڕێوشێنێکی یاسایی بۆ بەپێی پەیڕەوی ناوخۆ پرۆژە بووە هێشتانە بۆ بە یاسا بەڵام ئەو ماوەیەشی کە هێڵراوەتەوە لە 23 حوزەیرانەوە تاوەکو ئەم ساتە وەختەوە کە ئێمە 28 چەند ڕۆژێکی ترمان لە بەردەمدایە بۆشایی لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان و کۆتایی هاتنی ویلایەتی جەنابی کاک مەسعود دێتە پێشەوە کە ئێمە ئەبێ ئەم بابەتە بە هەند وەربگرین و ئەو پێگەیە بە گرنگ تەماشا بکەین بۆ ئەوەی لایەنەکان بگەنە چارەسەر. ڕەم وایە کە سبەینە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە ئاستی باڵادا کۆبوونەوەش دەکەن ئەوانیش هیوادارم بە ڕاشکاوانەتر ئەو تەرحانە بخەنە بەردەست بۆ ئەوەی پەرلەمانی کوردستان بتوانێت لە چوارچێوەی یاسادا ئەم پرسە بە قازانجی هەموو لایەک یەکلا بکاتەوە و من پێشنیاریشم ئەوەیە کە من لێرە وەکو ئەندامێکی پەرلەمان قسەکەم چونکە فراکسیۆنەکەم هێشتا کە لەسەر ئەم بابەتە کۆبوونەوەی نەکردووە ڕێی فراکسیۆنەکەم لا نییە بەڵام ڕام وایە ئەبێ هەموو لایەنەکان بە زمانێکی مەدەنی و هێمن تەرحەکانی خۆیان ڕاشکاوانەتر بخەنە بەردەست چونکە کات کورت بۆتەوە لە کورتبوونەوەی کاتیشدا هەندێک جار منطق زۆر لەدەست دەدرێ هیواداری نەگاتە ئەو تەشەنوجەی کە خەڵکی کوردستان زیاتر بارگران کرێ. پەیامەکەی بارزانی پەیامێکی هێمن بوو و هەروەها پەیامەکەی تعبیری لە وەکو بڵێن وەکو کەسێک پەیامەکەی بڵاو کردەوە کە سەرۆکی پارتیان وەکو سەرۆکی هەرێم. لە ڕاستیدا کاک مەسعود لای ئێمە جێگەی تەقدیرە بەڵام من ڕێی شەخسی خۆمە ئەو ڕاگەیەندراوە جۆرێک لە تووڕێی پێوە دیارە و جۆرێک لە نەزعی سیاسیشی پێوە دیارە بە ئاراستەی پارتی دیموکراتی کوردستان کە من بۆ خۆم و لەگەڵ هەندێک لە هاوڕێکانیشمان کە لە پەرلەمانی کوردستان لە لیستی پارتی دیموکراتی کوردستانن هەمیشە ئەوم ڕاگەیاندووە نابێ برادرانی پارتی کاک مەسعود بە ئاقارێکا بەرن وەکو سەرۆکی پارتی لە پۆستی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەیاننامە دەربکە و وەفدی بۆ دەرەوە هەبێ و کۆمەڵێک هەڵوێز بگرێتە بەر کە تعبیر لە هەموو هێزە سیاسیەکان و هەموو هێزە نیشتیمانیەکان و هەموو پێکاتە نەتەوەیەکان و هەموو پێکاتە ئاینیەکان نەکا چونکە پێگەی سەرۆکی هەرێمی کوردستان دەسەڵاتی باڵای جێبەجێکردنە و خودی کاک مەسعود سەردەمانێکی زۆرە لەناو ئەم حرەکەیە تا ئێستاکە هاتووە ناکرێت ئێستا بە جۆرێک مامەڵی لەگەڵدا بخرێتە ئاستێکەوە کە تووشی ئەم جۆرە لە بەیاننامانە بکرێت کە نەدەبوو ببێت لە ڕاستیدا و ئەبێت دەرفەتی زیاتر و سنگفراوانی زیاتر هەبێ بۆ ئەوەی تێگەیشتنی هاوبەش هەبێ. من وەکو ئەندامێکی پەرلەمانی کوردستان زمانی یاسایی، زمانی مەدەنی، زمانی تێگەیشتن، زمانی ڕێزگرتن لە جیاوازیەکان بە زمانی مانتقەزانم. باشە کاک سالار لە پەیامەکەی بارزانیدا باز لەوە دەکاتن کە سەرۆکی هەرێمی کوردستان ئێستا سەرۆکی پەرلەمانی کوردستان ئێستا بێلایەنی و مزداقیەتی خۆی لەدەستداوە. ئایا ئەم قسەیە هۆکاری چی بووە؟ ئەگەر بین لە ڕووی یاساییەکەوە سەیری بکەین گەلۆ سەرۆکی پەرلەمان مزداقیەتی خۆی لەدەستداوە؟
ڕاستی دابێ باشتر ڕوون بکرێتەوە مەبەست چییە کە سەرۆکی پەرلەمانی کوردستان مزداقەتی لەدەستدا بێ ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانیش تا ئێستاکە ڕێز لە سەرۆکی پەرلەمانی کوردستان ئەگرین و پێگەیەکی قانونی هەیە ڕاستە ئێمە لە کاتی هەڵبژاردننیدا دەنگمان بۆ نەداوە لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان دەنگمان بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و ئەو سەرۆکایەتی نەداوە کە تعبیرە لە گۆڕان و پارتی و کۆمەڵی ئیسلامی بەڵام ڕێزمان لە هەمویان گرتووە ڕێزیان لێ دەگرین تا ئەو کاتەی دەرفەتێک بۆ پێگەیشتن و سازانەمێنێتەوە ئەگەر بگاتە سەر ئاسی گلەیتر بۆ نمونە من وەکو تاکێک لە ناو پەرلەمانی کوردستان ئەشێ گلەیم لە سەرۆکی پەرلەمانی کوردستان هەبێت لە پرسی هەموارکردنەوەی دەستور و بە بنەمانەکردنی پرۆژەی دەستور بۆ هەرێمی کوردستان بوونە خاوەن دەستور و هەنگاونەنانی پێشوەخت لە کاتی خۆیدا بۆ ئەوەی هەرێمی کوردستان لە پرۆسەی دەستوریکردندا بەدوانەکەوێ و ئێستاکە پرۆژەی دەستوریش لەم جەدە لە سیاسیانەدا ئەو نەیتر پەراوێز خراوە بەڵام لای ئێمە گەنجێکە جێگەی ڕێز و تەقدیرە و هیچ کەس و هیچ کەسێک لە ئاستی بەرپرسیارەتیدا بێکەم و کورتیش نابێت. باشە سەرۆکی هەرێم لە پەیامەکەیدا دەڵێت کە 23 حوزەیران هەڵگەڕانەوە بوو لە بنەمای سازان و هەروەها دەڵێتن هەموو داوایەکیان بۆ دواخستنی کۆبوونەوەکە و دەرفەتدان بە تەوافق ڕەت کردەوە ئەوە شتێکدانی تەواوی ئەو متمانە و سازانە بوو کە خۆشیان ینی مەبەستی ئێوەشە چەند ساڵە داوای دەکەن کەواتە ئێوە بۆچی لەلایەک داوای تەوافق و سازان دەکەن لەلایەکیش کودەتا دەکەن. بەڵێ هەندێک یاسا لە پەرلەمانی کوردستان و لەم خولەدا بەبێ لە بەرچاوگرتنی سازان و بەبێ لە بەرچاوگرتنی پێگەی هێزەکانی تر دەرکرا و خودی جەنابی سەرۆکی هەرێمیش ئیمزای کرد بەڵام ئەو کاتە بۆ لادان نەبوو. بۆ نمونە هەر خودی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە سەرەتای دەستپێکردنی ئەم خولەدا بە سەرۆکایەتی بەڕێز دکتۆری یوسف محەممەد ئەو یاسایە هەموار کرایەوە کە لە بڕگەیەکە ئاماژە بەوە دەکا کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی نابێ بێنە پەرلەمان پێکەوە سوێن بخۆن دیار بوو ئەمە بۆ ئەوە بوو کە جێگرەکە سوێن نەخوا لەبەر ئەوەی لە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بەڵام دوای فشارێکی زۆر ئەو یاسایە ڕاستە دەرچوێنرا بەڵام ئاراستە کرا بۆ کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەوەش تێکدانی سازان بووە چەند یاسایەکی تر من نامێ لێرەدا هەندێک کلێن و ناکۆکی بێنمە پێشەوە لەبەر ئەوە لەم ساتەوەختەدا بەرپرسیارەتی ئەوەیە بە زمانی پێگەیشتن و تێگەیشتن بەرەو سازان گفتوگۆکانمان ئاراستە بکەین تاکو و چەند ڕۆژەی ماوە. باشە بەڵام باز لەوە دەکاتن کە ینی چەند لایەنێک دەیانەوێت بە خۆسەپاندن و کودەتا کێشەکان چارەسەر بکەن کە ئەمەش قابلی قبول نییە. ئەمڕۆ ئێمە دەبینین هەرێمی کوردستان بەشێکە لە عێراقی ئیتیحادی عەبادی کە سەرۆک وەزیرانی حکوومەتی ئیتیحادیە کۆمەڵێک بڕیاری گرنگی دەرکردووە بۆ تەرشیق بۆ لادانی کۆمەڵێک پۆست بۆ پرۆسەیەکی زۆر گرنگ و چارە نووساس کە پەیوەندی بە ئایندەی عێراقەوە هەیە یا بەرەو ڕووخان یا بەرەو هەستان کە ئەویش چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە. هەرێمی کوردستان دەیان خات زیاتر لە حکوومەتی ئیتیحادی و عەبادی پێویستی بە جورئەتە لەو بڕیارانە و پێویستەکە ئێمە ئێستاکە قسەمان لەسەر ئەوە بکردایە بەعز زەرەری گەورەی لە کوردستاندا بەڵام نەیتوانی متمانەی نێوان هێزەکان و متمانەی نێوان خەڵک و شۆڕش لە کاتی خۆیدا تێکدا بەڵام نەبوونی چاکسازی و بە دەستوریکردنی دامەزراوەکانی هەرێمی کوردستان و گەندەڵی بە دڵنیاییەوە خەریکە متمانەی نێوان خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکان و حکوومەت و پەرلەمان ناهێڵێ کە ئەمە مەترسیدارترین ئاماژەیە پێویستە سەرکردایەتی باڵای سیاسی هەرێمی کوردستان بەجددی ئەم پەیامە وەربگرن. باشە کاک سالار چوارشەممە 19 مانگ دەکاتن ینی تا ئەو کاتە دەبێت لە سیاسیەکان چی بکەن ینی ئەمڕۆ یەکێتی کۆبووە یەکگرت و بەیاننامەی بڵاو کردەوە پێت وایە ینی دەگەنە ڕێککەوتنێک لەسەر ئەم پرسە؟ ئێمە هیوادارین و بەشێکە بین لە هەوڵەکان بۆ ئەوەی بتوانین لە چوارچێوەی یاسا و بەڕێکاری یاسا و لە ڕێگەی پەرلەمانەوە و سەرۆکی هەرێمی کوردستان پێش ئەو وادەیە چارەسەرێک بۆ پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان بە ڕێکاری یاسایی و ئەوەی متەبعە کاری لەسەر بکرێ و بگاتە ئامانج. بەڵێ کاک سالار سەرۆکی هەرێم لە پەیامەکەیدا باسی لە هەڵبژاردننی
پێشوەخت کردووە ئایا هۆکار چییە ینی باز لە هەڵبژارنی پێشوەخت دەکات دیارە دوای 28 ئەگەر لایەنەکان نەگەیشتنە ڕێکەوتن کۆمەڵێک تەرحی تر دێتە پێشەوە ئەکرێ هەڵبژاردننی پێشوەخت بکرێ ئەکرێ بە شێوازێکی تر ئامادەکاری بکرێ بۆ هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان لە ناو پەرلەمانی کوردستان ئەکرێ کۆمسیۆنی هەڵبژاردن ڕاپرسێ بۆ ئەو پرسانە و ئەکرێ ئەنجومەنێک دروست بکرێ و کۆمەڵێک سیناریۆهاتی تر هەیە تا ئەو کاتەی کە دەتواندرێ ئەو بۆشایە یاسایانە پڕ بکرێتەوە دروحاتی جیاجیا لە بەردەست هێزە سیاسیەکاندایە بەڵام ئێمە لەم ساتە وەختەدا پشگیری ئەو بۆ تێڕوانین و بۆچوونەکەین کە بەڕێکارێکی یاسایی و لە چوارچێوەی یاسادا چارەسەر بۆ کێشەکان بدۆزرێتەوە. باشە باز لەوە دەکاتن کە پرۆژەی ئەو چوارلایەنە سیاسیە پرۆژەیەکە کە ینی بە شەخسی کراوە و لە ڕاستیدا نەک پرۆسی سیاسی و نەک پۆستەکان ناکرێت بە شەخسەنە بکرێ بە شەخسەنەکردنی ئاراستە سیاسیەکان و پۆستەکان بەرەو دژواریمان ئەبا لای ئێمە هەموو کەسایەتیەکان جێگەی ڕێز و تەقدیرن ئەوانەی لە ناو دەسەڵاتی باڵای سیاسیدان ئەوانەی لە ناو حکوومەت و دامەزراوەکاندان بەڵام بە شەخسەنەکردنی کارێکی باش نییە ئەم قسە بۆ هەموو لایەک لە جێگەی خۆیدایە. باشە ئەگەر هەڵبژارنی پێشوەخت بکرێت بارزانی دەتوانێت جارێکی کە وەکو سەرۆکی هەرێم خۆی لە ناو خەڵکدا هەڵبژێرێتەوە بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان لە ئێستادا بە پێی یاسای سەرۆکایەتی هەرێم دوو خولی تەواو کردووە ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستان دوو خولە بە پێی یاسا و لەبەر کۆمەڵێک یاعتیبار لە 30 حوزەیراندا یاسای ژمارە 19 دەرکرا بۆ ئەوەی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان هەموار بکرێتەوە. ئیجازەم بدەم من 1 دقیقە لەسەر ئەم مەسەلەیە بوەستم. بۆیە ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستان بە پێی یاسای 19 حوزەیران درێژ کرایەوە بۆ ئەوە بوو کە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان هەموار بکرێتەوە و هەرێمی کوردستان بێتە خاوەن دەستور. لە هەر یاسایە کە دەردەچێ ئەسبابی موجبی خۆی هەیە واتە هۆکاری دەرچوونی خۆی هەیە لە یاسای 19 حوزەیرانە لە هۆکارە پێویستیەکانی دەرچوونەکەیدا هاتووە لە پێناو هەموارکردنەوەی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان ئەم یاسایە دەرچوێنراوە واتە ویلایەتی جەنابی کاک مەسعود کەت بۆ 2 ساڵ درێژ کرایەوە لە پێناو هەموارکردنەوەی دەستور و بە دەستوریکردنی هەرێمی کوردستان. ئێمە بزەبت ئێستاکە 2 ساڵ تێ ئەپەڕێ بەسەر ئەوادەیە کە ئاور دەدەینەوە نە دەستور هەموار کرایەوە نەبووین بە خاوەن دەستور لە هەرێمی کوردستاندا بەڵکو پرۆژەی دەستوری هەرێمی کوردستانیش لە ناو پەرلەمانی کوردستان بەلایەنەکانی پارتی و گۆڕان و کۆمەڵی ئیسلامیەوە نەکرایە بنەما بۆ ئەو پرسە لەبەر ئەوە بۆیە ئێمە ڕامان وایە کە ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستان لە 28دا تەواو دەبێ و دەبێت چارەسەرێک بۆ ئەم دۆخە بدۆزرێتەوە و ئێمە لەگەڵ هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستانین لە ناو پەرلەمانی کوردستان. بەڵێ سالار مەحموود پەرلەمانتارێ فراکسیۆنە یەکەتیان نیشتیمانی